1000 تن دەگری ڕەخەزم دەکات. لا ساڵی 2013ەوە بڕیاری دروستکردنی سایلۆی کۆیا دراوە، بەڵام تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش نیگەرانی لای جوتیارانی ناوچەکە دروست کردووە، وەک جوتیاران دەڵێن ساڵانەش لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی داچاندن لەلایەن حکومەتەوە هاوکاری ناکرێن. لە هەمان کاتیشدا بۆ خەرجکردنی پارەی جوتیارانی هەرێمی کوردستان لەلایەن حکومەتی عێراقەوە ستایشی هەوڵەکانی لاهور شێخ زەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کرد. داواکاری مە ئەوەیە یەک لەوانە کە ئەو سایلۆی کۆیە لێرانەیە ئەوە 2 ساڵە دەغری وەرناگرێ. ئەمە کەوت دەغێ دەبین بۆ هەولێرێ کرێژی زۆی دەچێتێ کری قەلابی دەچێتێ شەو دەمێنێتەوە ئەم بە پارەیە دەغڕەکە بۆ خۆشی ئەو سابریان دەدەی نەهاتی بووە دەمانهەیە دا و دەرمانەکەش لە کاتی خۆی بێ. زۆر سپاسی کاشە هەلو دەکەین بەڕاستی ئیشەشی گەلێک چاچی کرد کە لەسەر فەلاحەم بە جواب هات. شتێکی چاک بوو ئەو پارەی ئەو جوتیاران. سپاسی شێخ لاهور دەکەین، سپاسی خەرچی سولێمانی دەکەین، سپاسی جوتیاران دەکەین. ئێمە لێرادا چەند جوتیارێک چوونە هەولێرێ مستەفا کازمی بدینی نەماندیت. ئێمەی جوتیاران بناخەی شۆڕشی یەک بە دوای یەکانین. جوتیارانی هەر چار محافەزەکەی بەڕاستی ئەمە سەمادی چیمیا گەلێک وەگران دەکڕین. یەک تەن سەمادی چیمیا بە 600,000 دەکڕین. با مەبەستی گەیاندنی داواکاری جوتیاران سەردانی بەڕێوەبەرەتی کشتتوکاڵی کۆیەمان کرد و ڕایان گەیاند. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو قەیرانی دارایی هۆکار بووە و وەک پێویست هاوکاری جوتیاران نەکراوە. وەکو بەڕێوەبەرەتی کشتتوکاڵی داوامان لە شارەوانی کرد ئەرزمان لۆ دابینکە ئەمە لە 2013 دوونم ئەرزمان لە جێی بنکەی وەرگرتی دانێوەڵی کوێ ئامادەکردێ لەوێندەرە کە لە ڕێگەی وەزارەتی پلانداناوە جێبەجێ نەکراوە هەروە خۆی مایە لەوەتێ و قەیران نەدارایە بەرۆی هەرێمی کوردستانی گرتیە لە 2014ەوە وەکو پێویست خزمەتگوزاری لە جوتیاران نەکرا. لە سنووری قەزای کۆیا بەهۆی ئاو هەوای لەبار و زەوی باپیتەوە ساڵانە جوتیاران خاکەکانیان بە دانێوەڵەی جۆراوجۆر دادەچێنن، بەڵام وەک پێویست بەرهەمەکانیان ساغ نابێتەوە. کاروانازم گەلی کوردستان قەزای کۆیا